ئەنجامدانی نوێژی جەشنی ڕەمەزانی پیرۆزە لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە سلێمانی. هاوڵاتیان لە سەرجەم مزگەوتەکانی شار ئەم نوێژە ئەنجام دەدەن. پەیامیشیان ئەوەیە وەکو چۆن ئەوان لە دوای نوێژی جەژن گەردەن ئازادی لێک دەکەن، حیزب و لانە سیاسیەکانیش بە هەمان دڵ و دەروونەوە لەگەڵ یەک تەبابن تا چیتر هاوڵاتیان ناخۆشی نەچێژن. ئەو میلەت هەمووی داوایەوە کە خۆیان تەبابن بۆی کە تەبای ناو میلەتیش پارێزن. ئەو زوڵ مستەمی کە هەیە لای بن لەسەر میلەتە. ئێمە هەر زوڵ مستەمی دەرەوە بینی، ئێمە نامانەوی ناوە ببینی. داوامان وایە کە میلەتەوە وەکو جەنابی مامۆستاش فەرمووی کە چاوێکیان لەم میلەتە بێ، چاوێکیان لەم هەموو میلەتە هەژارە بێ. ئەسڵ لە جێژن یعنی شادی، خۆشی، محەبەت، هاودڵی بەیەکەوە بوون. چ لایەنە سیاسیەکان چ لایەنی کۆمەڵایەتی خەڵک ئەبێ ئەو محەبەت و باوەش و هاودڵی کاتێک لێرە ئەبینی خەڵک ئەگەڕێن باوەش بە یەکە ئاکەن، یعنی دڵ و دەرونیان لەگەڵ یەک سافەکەن. یعنی ئەوەی کە هەر ناخۆشێک و ناکۆکێک لە ڕابردووە لە ژیان ئینسانەکانە بۆ لەم ڕۆژە ئیتر تەواو بێت. خی گەورە لە قورئانە فەرمێ، بەس من ئێستا ئاەتەکەم بیر نییە، ئەفەرمێت کە ئێمە لەم ڕۆژەیە بینین ئەو هەوای تەکەببر و نەفس و دەرونی خۆمان تەواوکەین بۆی کە خەڵکیش کەسانێک کە دەسەڵاتیان بەدەستە خەڵکیش دڵان لایەن ئارام بێتەوە. وەڵا پەیامان بۆ ئەو خەڵکە هەموو ئەوکەوار لە یەکتری عاجز بوون و ناکۆکی هەیە لە بینیانە ئەموو ئاژنەوە دەستکەرە ملی یەکتر و یەکتریان خۆش بێ و تر هیچ ناکۆچێک نەبێت لە نێوانیانە. بۆ هیواشمانەوێت بۆ هەموو ئەحزابە سیاسیەکانی کوردستان دڵی خەڵک بەڕاستی ئاشتیان کەنەوە. ئەم خەڵکە زۆر هیلاکە بەدەست ئەم مۆزە و زروف و نەهامەتی و نەبوونی و هەموو شتێک هەر قات و قڕیە لە وڵاتی ئێمە. وتاری مامۆستایانی مزگەوتەکانیش زیاتر پەیامی ئاشتی و ئاشبوونەوە و بەجێهێنانی سیلەی ڕەحم و سەردانیکردنی کەسوکارە. لەلایەکی دیکەشەوە پەیامیان بۆ حیزب و لانە سیاسیەکان هەیە و دەڵێن خەڵکی ئیتر ماندوو بووە بەدەست کێشە و گرفتەکانتانەوە. جەژن بۆ بەخۆداچوونەوەیە، کەی هەست بەوە دەکەن و کۆتایی بە کێشەکانتان دەهێنن. خۆی لە خۆی داعید واتە تەجدید و نوێبوونەوەیە. ئێمە بەداخەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چاوەڕوانی ئەوە بووین کەوا ئەحزاب و لایەنەکان یەک بگرن، نزیک ببنەوە لە یەک بۆی پەیامێکی خۆش بدەن بە گوێی هاوڵاتیانەوە بە گوێی مسلمانانی کوردستانە. بەڵام نەمابینی جەژن هەلێکی گەورەیە، فرسەتێکی گەورەیە بۆی بەخۆیانە بچنەوە. جەژن هەروەکومان نوێبوونەوە و تازە بوونەوەیە. ئەبێ فرسەتێکی دڵخۆشکردنە، ئەبێ دڵی مسلمانان خۆشکەن لەم جەژنەدا. بەڕاستی لەسەر مسلمانان واجبە سابت بین ئێمە لەسەر ئەو عیبادەت و نوێژانەی کە کردمان بەردەوام بین لەسەری، زیادی بکەین کەمی نەکەین. لەسەر هێز و لایەنەکانیش ئەوەیە کەوا شتێکی خۆش بێنن بۆ مسلمانان، بۆ هاوڵاتیانی کوردستان، بۆ ئەوەی کوردستان جارێکی تر بۆ قەیران و ناخۆشیانەیە تێنەپەڕێ. دایمەن پەیامی جوان، پەیامی تازە، شتی تازە بێنن بۆ ئەوی خزمەتی گەل و نیشتیمان و هۆز و ئەوانە بکە. ئێمە چاوەڕوانی ئەوەی ئینشاڵڵا لە لایەنەکان و لە حکوومەت. لە دوای ئەنجامدانی نوێژی جەژن و وتاری مامۆستایان هاوڵاتیان گەردەن ئازادی لێک دەکەن و دوای ئەوەی دەگەڕێنەوە نێو ماڵ و منداڵیان سەردانی خزم و کەسوکاریشان دەکەن. ئەوەش یەکێکە لە هێماجوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە هەمیشە خەڵکی هان دەدات بۆ ئاشتی و لێبوردەیی و تەبایی. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.